دیارە ژمارەیەک لە حاجیانی هەرێمی کوردستان لە سعودیە گیانیان لەدەستدا و ژمارەیەک تا ئێستا بێسەر و شوێنن دیار نین بۆی کە بزانین بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان چۆن بەدواداچوون بۆ ئەم بابەتە دەکەوە چیان بۆ دەکا لەگەڵ بەڕێز کاروان ستونی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە سۆرانەوە لەگەڵ مەگفتوگۆی زیاتر دەکەم. کاک کاروان جەژنت پیرۆز بێ و زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. سەرەتا دەمەوێتەوە بپرسم کە ژمارەی و کەسانەی حاجیانی هەرێمی کوردستانن چەندن کە گیانیان لەدەستداوە و بە دروستی دەزانن چەندن ئەوانەی کە بێسەر و شوێنن؟ بەناوی خی گەورە میرەبان سەرەتا من جەژنە پیرۆزە لە جەنابتان و هەموو ستافی دامەزراوەی میدیایی کوردستان 24 دەکەم و لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بەداخەوە دوای ئەوەی ئێمە لە مانگەکانی ڕابردوودا چەندین جار لە ڕێگەی کەناڵ 24 و هەموو میدیاکانی دیکە ئەومان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاگەیاند کە چوون بۆ ئەم سەفەرە بە ڕێگەی گەشتیاری وڵاتی سێمەوە مەترسی و چەندین کێشە هەیە بەڵام بەداخەوە هاوڵاتیانی ئێمە وەکو پێویست گویان لە ئەم پەیامانە گرت بەشێک لەم هاوڵاتیانە ئەمە بۆ دوای بەشداریکردنیان چوونیان بۆ عەرەبستانی سعودیا هەر لە یەکەم دابەزینیان لە سعودیا ڕۆبەڕووی کێشە بوونەوە نەک تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگرەی هەموو وڵاتانی عەرەبیش تووشی کێشە بوونەوە ئەوانەی کە ڕوبەڕووی کێشە بوونەوە مەبەستەوەیە کە بە ڤیزەی یەک ساڵی ڕۆیشت بوونە سعودیا؟ بەڵێ من هەر لە یەکێک لە گەشتەکانی هەوا لەگەڵ جەنابتان باسی ئەومان کرد کە ئەوانەی کە بە ڤیزەی گەشتیاری ڤیزەی عومرە ڤیزەی سەردان چەندین جۆرێکی هەیە سەردانی وڵاتی سعودیا دەکەن وڵاتی سعودیا ئەمەی ڕاگەیاندبوو پێشتر کە ئەمانە دەستگیر دەکرێن یاخود لە مەکە دوور دەخرێنەوە هەرواش دەرچوو بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە هاوڵاتیانی هەموو جیهانیش کە لە مەکە بوون ڕۆژانە پۆلیسی سعودیا سەردانی ئەو ئوتێلانەی دەکرد و ئوتێلەکانی دادەخست ئەم خەڵکەی ناچار دەکرد کە بیان گەڕێنەوە جەدەوە لە جەدە دەبایە دیسان بە پارەیەکی زۆر بێنە شاری مەکەوە تا گەیشتە ڕۆژی عەرەفە کە ڕوکنی سەرەکی حەجکردنە بەشێک لەم هاوڵاتیانە بڕاپارەیەکی زۆر هەمویاندا کە ماوەی 20 کیلومترە ماوەی خولەک نابێتن لە مەکەوە بۆ عەرەفە ئەو هاوڵاتیانەی کە بە ڤیزەی گەشتیاری سەفەریان کردووە دەبوایە $200 $300 بۆ ئەم دەقەیە بدەن تا دەگرنە عەرەفە وەکو بینیمان لە دیمەنەکانیشدا کە ئەم ساڵ کێوی عەرەفە ئەوەندە قەرەباڵغ بوو لەبەر ئەوەی سعودیاش ڕاگەیاندبوو کە 500,000 کەس لەو خەڵکەی کە ڤیزەی گەشتیاری وەرگرتووە خۆت ڤیزەی عومرە وەریگرتووە خۆی لەوێ حەشارداوە لە عەرەفەن بە هەر ڕێگەیەک لە ڕێگەکان خۆیان گەیانداوە بەداخەوە جۆرێک لە قەرەباڵغی و لە بەرزبوونەوەی پلەی گەرما دروست بوو کە لەو هاوڵاتیانەیە کە هەرێمی کوردستان بە ڤیزەی گەشتیاری سەردانیان کردبوو و لەوێ بوون 13 کەس گیانی لەدەستدا و یەکێک لەو هاوڵاتیانەش کە کۆچی دوای کرد لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەوە سەردانی کرد بەداخەوە ژمارەیەکی تریش کە نزیکەی 20 کەسە تا ئێستا ئەمانە بێسەر و شوێنن و ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە باشە کاروان ئەوان بە هەر ڕێگەیەک بێگەشتونەتە سعودیا و ئێستا لەوێ دیار نین بێسەر و شوێنن ئێوە وەکو بەڕێوەبەرایەتی حەج و عومرە چی دەکەن وەکو هەرێمی کوردستان چۆن بەدواداچوون بۆ ئەم بابەتاکەن؟ بەڵێ ئێمە هەردوێنێ ڕاگەاندنێکمان بڵاو کردەوە کە سەرپەرشتاری گشتی پرۆسەی حەج لە سعودیا شێخ نیاز ڕاغب نەقشبەندی کە لەوێ ئێستا کۆمەڵێک لێژنیان پێکێنەوە بۆ بەدواداچوون و ئاگاداربوون لە ڕۆژی ئەو کەسانێک کە دەستگیر کراون یاخودبوون بوون یاخود تا ئێستا هیچ خەبەرێکیان نییە ئێستا ئێمە لە ڕێگەی پێیجی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەوە لە ڕێگەی هەموو میدیاکانەوە ئەو ئاگاداریەمان بڵاو کردەوە و ژمارە مۆبایلێکمان داناوە بۆی هاوڵاتیان بتوانن زانیاری لەبارەی ئەو کەسانە بدەن ئەوانەی کە لەوێ من بوون چونکە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ زانیاریەکی تەواومان لەسەر ژمارە و ناوی ئەو کەسانە لەبەردەست نییە ئەوانەی کە بە شێوەی ڤیزەی گەشتیاری سەردانیان کردووە بەداخەوە ئێمە کە ئەوەمان دەگوت کە ئەم گەشتە کۆمەڵی کێشە هەیە لەبەر ئەوە دەمانزانی ئەم هاوڵاتیانە کە دەچنە عەرەفە شوێنیان نابێتن لەبەر ئەوەی بەشداریان لە هیچ یەکێک لە پاکێجەکان ناکردبوو ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەرکی تێچوونی حەج لەسەر هاوڵاتیان کەم بێتەوە بڕی نزیکەی 3 ملیارد دیناری تەرخان کرد و پاڵپشتی پرۆسەی حەجی کرد تاوکو هاوڵاتیان بتوانن
بە شێوەیەکی ئارام و بە شێوەیەکی ڕێک و پێک ئەرکەکانیان ئەنجام بدەن ئەمانەی کە بە گەشتیاری چۆن بەشداریان لە هیچ پاکێجێکدا نەکردووە بۆیە ناچار بوون کە لەسەر شەقام و لە بن دارەکانی کە لە عەرەفەن لەو گەرمایە دەزانن ژماریان چەندە کارکەوان ئەو حاجیانی هەرێمی کوردستان کە بۆ ڕێگای ڕۆیشتون وەکو ئاماژەم پێدا داتایەکی تەواومان لە بەردەستدانە بەڵام بە تەوەقوع ئێمە بە هەڵسەنگاندنیمە ڕەنگە زیاتر لە 10,000 کەس لە هەرێمی کوردستان سەردانی وڵاتی سعودیان کردی بێتن بە شێوەی ڤیزەی ساڵی کە بەداخەوە وەکو پێویست ئەم پەیامیان وەرنەگرت و بە پێچاوانەوە وایان لێک دەداوە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێبەرایەتی گشتی حەج و عومرە بەرژەوەندی لەم بابەتەدایە ئێمە هیچ بەرژەوەندیەکمان لەم بابەتەدا نەبوو ئەگەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە یەک جاریش پرۆسەی حەج بکەن و ئەرکی حەج بەجێ بگەێنن ئێمە پێمان خۆشە بەڵام ئێمە دەمانزانی چ کێشەیەک ڕوودەداتن و ئەمە لە مانگی دووە بەژاری کۆنگرەیەکمان کرد لە عەرەبستانی سعودیا لە جەدە کە تایبەت بوو بە خزمەتگوزاریەکانی حەج و عومرە کە سەرۆکی شادی حاجانی هەموو وڵاتانی لێبوو وەزیری حەج و عومرەی سعودی بە ڕاشکاوی بە سەرۆکی شاندەکانی وت کە ئەوە ناتوانن لە کەمتر لە 2 ملیۆن یاخود ملیۆنێک و 800,000 هیچ ڕێژەیەک بە وڵاتان زیاد بکەن لەبەر ئەوەی ئەوان بڕیاریان داوە کار لەسەر کوالیتی بکەن ئەمانەی کە ئەم ساڵ چوون بە هاوڵاتیانی ئێمە و بە عێراق و بە وڵاتانی میسر و ئوردونەوەنە ژمارەیەکی زۆر گیان لە دەستدان هەیە و لە گروپەکانی حەج و عومرە دەبینم بە سەدان خەڵک گیان لە دەستداوە بە سەدان خەڵک لەسەر شەقامەکان کەوتون کەس نازانیتن ئەمانە کێن لەبەر ئەوەی باجێکی پرسیارێک زۆر گرنگە بووم ئەویش ئێستا کە سوکاری و حاجیانە لێرە بە تامەزرۆیەوە چاوەڕێی زانینی هەواڵی کە سوکارەکانیانن لە سعودیا ڕەنگە ژمارەیەکی زۆر بنەوانی کە لەوێ دەست بەسەر کراون حکوومەتی سعودیا ئێوە چوونەتە سەرخەت لەگەڵیان قسەتان لەگەڵا کردوون ئەو ماوەیە چەندە کە دەتوانن ئێوە سۆراغی ئەو کەسەون بوانە بکەن و هەواڵێکتان دەست بکەوێ لێیان بەڵێ ئێمە هەرچەند پێشتر ڕامانگەیاند بوو کە ئێمە بەرپرسیار نین لە چوونیەوە بەڵام دوجار خەڵکی ئێمە حکوومەت هەرێمی کوردستان خۆی بە خاوەنی ئەم خەڵکە دەزانێتن و دەیانەوێت چارەسەرێک بۆ ئەم گرفتە ببینەوە ئێستا ئێمە خەریکی ئەوەین کە داوا لەو حاڵاتێنە دەکەین لە کەسوکاریان دەکەین هەر کەسێک بێسەر و شوێنە یاخود تەلەفۆنەکەی داخراوە یاخود دەنگی نییە بە زووترین کات پەیوەندی بە ئێمەوە بکاتن و ناوی دەنووسین تاوەکو لە ڕێگەی کۆنسڵخانەی عێراق لە جەددا بتوانین چارەسەری گرفتەکانم بکەن ئەوانەی کە دەستگیر کراون بۆ ئەوەی گرفتەکان بۆ چارەسەر ئەوانەی کە مردوون لە نەخۆشخانەکانن تاوەکو ڕێکاری پێویست وەربگیرێتن و تەرمەکانیان وەربگرین بۆ بە مەبەستی ئەنجامدانی مەراسیمی ناشتن و ئەوانەی کە ون بوون بۆی سۆراغیان بکەن ئایا ئەمانە لە کوێن دەستگیر کراون یاخود لە شوێنێک کەوتون بێخاوەنن لە شوێنێکن لێرەدا زۆر پێویستیمان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە وەکو هاوکاریەک تا کە زانیاری لەبارەی ئەو خەڵکانەمان پێ بدەن چونکە ئێمە هیچ زانیاریەک لەبارەی ژمارەی ئەو کەسانەمان لەبەردەست نییە و داوا دەکەین کە زانیاری و داتا بە ئێمە بدەن ئێمە لە بەڕێبەتی حەج و عومرە ژمارەیەکی تایبەتمان داناوە کە واتساپی لەسەرە بۆ ئەوەی هاوڵاتیان زانیاری تەواو لەبارەی ئەو کەسانە پێمان بدەن کە لەوێن ئێستا دەستخۆش بە ڕێزکاروان ستونی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان دەستخۆش بێت.